بەڵێ هەڵگورد بەڵێ هەڵگورد کێوی خاچی گەلێکی کورد بڵێ بێژە فەرموو بزانم چیت پێیە سەرە لەشە دەستە پێیە بە هەمویان گوێت لێ دەگرم هەمووم گوێیە هەڵگورد گوتی گوێم لێ بگرن بەس لە ڕێی چڵکی دەست بمرن لە پێناوی پارە زۆری مردنە شوورەییە سەرشۆڕی پیا و خراپان کوڕی چاک بن لە مەولا سەربەرز و پاک بن سیرکەن من چەند سەربەرزم لە سەربەرزانی سەر ئەرزم ئەم لا ناکەم ئەو لا ناکەم بە دوو دەستکەوتا ڕاناکەم سەرشۆڕیم نەکردووە و نایکەم کوڕی سەربەرزی ئەم دایکەم. دەم خۆش کاک حەمیدیان دەست و پەنجە خۆش بێ کاک سەرخان. ئازیزان خۆشەویستانی کەناڵی کوردستان 24 خۆشحاڵین لە دیمانی کینۆی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانی بە ئێوەی ئازیز شادەبینەوە. فەرموون لەگەڵ بەشی دووەمی بەرنامەی قەلەندەرخانە دەربارەی شعر و هونەر و ئەدەبی مامۆستا خالی دلێر. بۆ لێدوان لەسەر بەشێکی ژیانی تری مامۆستا خالی دلێر زۆر بەڕێز شێخ سەلاح تاڵەبانی میوانی بەرنامەکەمانە. کاکە شێخگیان بەخێر بێ سەرچاوانمان. کاکە سەرخان یاسین بە ئامێری ڤایۆلین بەشدارە بێ لە بەرنامەکەیە بەخێربێی. مامۆستاگیان وەکو زانین کە خالی دلێر لە کۆیە لەدایک بووە بەڵام لە هەموو کوردستانە ناسراوە و ئەو سنووری کۆیشی بەزاندووە. هۆکاری ئەمە چی بووە؟ پێشەشی لەسەر هەموو ئەو کەڵەپیا و بلیمەت و هەڵکەوتوانەی ئەو شارەدا کە قسەمان کردووە لە بیرمەندەکانەوە تا شاعیرەکان تا هونەرمەندەکان تا هەموو ئەو کەسانی کە هەڵکەوتون لەوێن دەرێ چ لە بەجاری ئەدەبی و هونەری چ لە مەداری سیاسی و فکریدا هەمویان قەرزاری کەش و هەوای کۆێنە کە ئەم شارە دەمێکە کۆ تەفاعولێکی حەزاری ئاوێتە بوونێکی شارستانی تێدا ڕووداوە لەبەر ئەوەی شارێکی کۆنی کوردستانەوە لەوەتی شار پەیدا بوون لە کوردستان کۆیە شارە و لەم عەسرەی دواییشدا زوو گەشاوەتەوە چونکە عەوامیلی شارستانی زۆر بووە بۆیە ئەمانە هەمویان بە کاک خالی دلێریشەوە قەرزاری ئەو ئاوهەوایی کۆیەنە. واتە پێگە جوگرافیەکەی کۆیە زۆر کاریگەری هەبووە لەسەر ئەو کەسە بیرمەندانی کە تایە هەڵکەوتون. ئەو وەکو باسم بۆ کردی مامۆستا ئەو تەفاعولە حەزارەیەکە هەبووە یعنی جەوێک هەبووە خوێندەواری هەبووە سیاست هەبووە ئەدەب هەبووە مەقامات مەسەلا 600 ساڵ پێش ئەوڕۆ محەممەد خدر کۆی سنجاقی مەقاماتی لە ئێرانەوە بردۆتە سەر بەحری ئەبێزی متەوەسیت یعنی لەو ساوە مەقامات هەیە لە کۆیە. دوای مەسەرەن کە دەوەی نەسەری باست بۆ دەکەم کە لە زمانی ئەختەر و ئەمانە و چۆن بۆ زمانی کاک خالید و ئەوانە چۆن بووە بۆیە هەمویان قەرزاری ئەوەنە یعنی بە هەموو هەڵکەوتوەکان لە حاجی قادرەوە هەتا کاک خالید و هەتا هەموو ئەوانەی لەو دوایش کە دەوری قیادیان بینیوە لە شۆڕشی کوردستاندا بۆیە ئەم کاک خالید لە ئەسڵە لەو مەدرسەوە دەرچووە و ئەو هەر عەوامیلێکی تریش هەیە هەر لەسەر تەسیری ئەو پێشەوەی بەشی دومی سوالەکە جواب دەمەوە ئەو سەردەمەی کاک خالید و ئەو جیلە پێگەیشتونە لە کوردستاندا وەسعی سیاسی گۆڕاوە لە دوای ڕاپەڕینی بەردەرچی سەرای سولەیمانی ئیتر خەبات و سیاست لە کوردستانە هاتۆتە ناوشار لەدەست بڵێن میر و بەگ و عینەکان دەرچووە هاتوۆتە دەست خەڵکی خوێندەوار و مشەقف و کاکە شێخ بێگومان ئێمە گەر دەست کرد بڵیم شعری نەتەوایەتی یەکەم کەس لە ناو هەموو کووردە کە شعری بە حەماسێکی نەتەوایەتی نووسیوە حاجی قادری کۆییەکە لە کۆیە بووە بەڵام ئەو ڕۆحیەتی کە تۆ باسیەکەیت یعنی لە کۆیە لە پێش زۆر شاری کوردستانە ڕۆحیەتی پێشکەوتن خوازی هەبووە تەنانەت لە ناو گەلێک پیاوانی وەکو مەلای گەورە وەکو خادم سجادە وەکو
گەلێک شاعری تر کە خۆیان مەلابوون و پێگەیەکی ئاینیان هەبوو بەڵام ڕۆحیەتێکی پێشکەوتن خوازانە هەبوو تیانە یعنی ئەمە کاریگەریەکەی بە چەندەهانەوە بڵێ هەر ئەوەیە کە وەکو ئەرزم کردی دائما حەزارەت و پێشکەوتن وەنیە ئەوە دروست دەکات و چەند لە ماڵەیەک هەبوون ئەگەر ئیشارەیان پێ بکەین ماڵی جەلیجادەکانی مەلای گەورە ماڵی خادی مستجادە و دڵداری شاعیر و ئەمانە ماڵێکی تر هەن کە ئێستا باش نەکراون ماڵی شێخ مستەفای قوتبی شام ئەویش هەر لە کۆیە بۆ چۆتە شام و ئەمانە یعنی ئەم جوانە ئەو خەڵکە لەوێدا کۆبووتەوە دروست بوونە دزە ئەمە مەدرسەیەک یان بیدایەتێکی باش بووە بۆ کاخالیت کە ئیسیفادەی لێ بکە ئەگەر بینە سەر باسە هونەریەکەشی یعنی تەسیری کۆیە لەسەر باسە هونەریەکەی وەکو باسم کرد لە کۆیە دەمێکە گۆرانی و مۆسیقا و هەندێ مەقاماتی خاصەیە لە کۆیە لە هیچ شارێکیکە نییە ئەو لەو خانان و ئەمانە هەر لە کۆیە هەیە بەڵێ مامۆستا من باسی ئەوەکەین بێگومان کۆیە وەکو باسی یەکەیت ئەڵێ گوایە لە سەردەمی عوسمانیەکانەوە لەوێ مەقامات وتراوە و عوسمانیەکان گەلێک لەو گۆرانی و مەقاماتانەشیان دزیوە بردویانە کردویانە بە تورکی و ینی کۆیە مێژوویەکی کۆنی هەیە مامۆستا خالی دلێر کۆمەڵێک ئاوازی تایبەتی هەیە ئاوازەکان بەڕاستی هەمووی ڕۆحیەتی کۆی تایە و تایبەتە بەو منتیقەیە وەڵام من دەمەوێت پێش ئەوەی لەسەر ئەوەی کە گۆرانی مەدزرابیان ئێمە لەوانمان وەرگر بێ شتیوە وەکو وتم گۆران یعنی مەقامات هەر تعریفەکەی ئەوەیە لغة المشتركة للشعوب المجاورة ڕاستە زمانی ئەو میلەتانەی کە دراوسەی یەکترن جا ئێمە مثلا مەقام هەیە سێگا هەیە بە کوردی هەیە بە تورکی هەیە بە ئازەری هێنی مەقامە ڕۆژهەڵاتیەکان ڕۆژهەڵاتیەکان هەمووی تێکڵا بەڵام وەکو عەرزم کردی هەندێک مەقامات هەیە خاص لە کۆیە وتراوە یعنی و ئێستا تقریبا بەس کاک سەلاح مەلا محەممەد ماوە کە بیان زانێ ئەو گەنجەکانیش ناتوانن بێڵێن زۆر قورسن ئەمانە بەڵێ کاکە شێخ دینەوە سەر باسەکەمان گەر خەندەخان شعرێکی ترمان بۆ بخوێنێتەوە بە هاوکاری کاکە سەرخان داوا دەکەی بگرمە دەست پێنووسم ڕوون و ڕەوان شارێکت بۆ بنووسم هەناسەی سارد دەردومەینەت نەزانێ خەم و خەفەت هەرگیز قەت نەزانێ شنەی شەماڵ خەوی ماندوو وەک ئەو بێ ئاهەنگێکی گەرمی هەر لە برەو بێ ناسک و جوان بۆ هەموو خۆشی جیهان نمونە بێ و لەودا ببێ درەخشان لەگەڵ ئاونگ هەر ڕۆژە دەمە و بەیانی مرواری پەخشان بکات بە جوانی شەویش وەک بولبولی بێدار بخوێنێ جیهان بوون هەموو لە خەو هەڵسێنە نە ئارام و نەماندوو بوون نەخەوتن بزانێ تەنیا هەر گۆرانی وتن منداڵی ڕق هەڵساوی پێدابین بێ هەوێنی ئیشکردن ژیان ئەوین بێ لە ژیان لە گەشەکردن پڕ بێ بە پێی پێویست ئاوی سەرد بێ ئاگەر بێ دەم خۆش خەندەخان زۆر سپاس دەست خۆش کاک سەرخان بەڵێ کاکە شێخ بێگومان بەڕێستان وەکو هاوڕێتی و وەکو تێکەڵبوونی بیر و باوەڕیش پەیوەندیتان هەبوو بە مامۆستا خالید دلێرەوە چەند قۆناغێک هەیە لە ژیانی مامۆستا خالید دلێرەکەم قۆناغانە کاریگەری گەورەیان هەبووە لەسەر چ ئەدەبیاتی چه هەڵوێستەکانی چه خەباتی سیاسی حەزەکەم باسی ئەو قۆناغانە بکەی بە تایبەتی ئەو قۆناغی کە لە کەرکووک ژیاوە بەڵێ کاکە خالید دوایی کە لە کەرکووک تەعین بووە لە شەریکەی نەوت و ئەمانە باسی دەکات لە کتێبەکەی بە سەرقەیچینوانە کەرکووک ئەوسا دوو مووقعی هەبووە یان دوو ظروفی تایبەتی هینی تێدا بووە
یەکەم چونکە ستانەوی مرکزی لە کەرکووک هەبووە بەس زوربەی ئەو قیاداتی کوردی کە دوایی بوون بە قیادە لە پارتیەکان و لە شوێیەکان و لە خەڵکی تر لە کەرکووک بوون و مرکزی کوردایەتیش تۆ سیر کە مەسەلا هەر ئەو سەردەمە یعنی قیاداتی ئەو سەردەمی کەرکووک وەکو دەڵێ عاسیمەیەکی حرەکە سیاسەکەی کوردی بوو لەوێ چڕ بۆتەوە لەوێ چڕ بۆتەوە دووش کەرکووک بە حکمی ئەوەی کە هەر سێ چوار قەومێتی تێدایە کورد و عەرەب و تورکمان و ئەرمەن و ئاسووری و چی و ئەمانە لەبەر ئەوەی بۆتە مەرکەزێکی مەقامات چونکە وەکو باسمان کرد وتمان مەقام زمانی مشتەرەکی میلەتە دراوسەکانە ئەو سێ چوار میلەتەکە پێکەوە بوون بەناوبانگ بوو لەوێ دەر ئەو مەقاماتانە دروست بوو مەسەلا عەلی مەردان و ئەم خەڵک لە تەچی تاڵەبانی شەوە لە تەچێش دەورستەچێ و خانەقاکانیش دەوریان زۆر بە بەتایبەتی تەچەی تاڵەبانی کاک خالیدیش لەو جەوەدا یعنی بارە هونەریەکەی گەشەی کردووە و زیاتر پەرەی پێدراوە ئەگەر هەر لە کۆیە مابە ڕەنگە مەحدود تر باە بەڵام کە چۆتەوێت لەوێ فەزایەکی فراوانتری بۆ کراوەتەوە وهین بووە دووهەم کاک خالید زۆر شتی تایبەتی هەیە یەک پیاوێک کە وەکو دەڵێ هەمە چەشن قابلێتی هەیە دەنجی خۆشە وەنیا سیاسیە مسەقەفە مەقامات ئەزانێ ئوسولی مەقامات ئەزانێ ینی نەوعی مەقامات ئەزانێ باشی هەیە لە کتێبەکانیدا ئاوازدانەرە مەقالە دەنووسی ینی من توێژەرەوە و توێژەرەوە لە خۆڕەی ئەدەبی و فەنی نووسیوە هەمویان ئەوەی هەبووە کاک خالید یەک تەیاری سیاسی گرتووە و لەگەڵی هاتووە و قەت وەکو ئین دەڵێ نەترساوە لە لۆمەت اللائیم لە لە سەطوەت الظالم لە کەس نەترساوە ڕێی خۆی گوتووە و لەسەر ئەم ڕێیە بووە زۆر تووشی دەربەدەری و ئاوارەیی و گرتن و لێدان و نازانم هین بووە بەڵام لەسەر ئەو ڕێگای خۆی هین بووە بەڕاستی ماڵی مامواحێدی کوڕەکانی هەمویان پیاوی زۆر ئازا بوون ینی ئەوە مثلە شەید جعفەر بە سەپڵە ڕێزان چۆ بەر پەتسیێدارە ینی ئەوە ئازایەتی وەکو غەریزەی ئینسانی تێیاندا بە قووەت بۆ لەوەدا کاکە شێخەکیان وەکو زانین کە ئێستا باسی ئەوەمان کرد کە خالید دلێر هونەرمەندێکی فرەڕەهەند بووە بەڵام لە سەرەتای ژیانیدا دەکرێت کە لایەنە هونەریەکە زاڵ بوو بێ بەسەریا ئازانین کە دەنگیشی زۆر خۆش بووە گەر بکرێ باسێکی لایەنە هونەریەکەی خالید دلێرمان بۆ بکەیت وڵا کە خالید دەنجی خۆش بوو ئەوە خۆ زۆر ئەساسەکە پیا دەنجی خۆش نەبێ ناتوانێت هیچ بڵێ دوو دیراسەتی دەکرد ینی لە هین بوو سێ وەکو وتم لەو دوو جەوە چ لە کەشوهەوای کۆیە و چ لە هی کەرکووک مساعید بوون بۆ ئەوی ناحیە فەنیەکەی گەشە بکات و پێشکەوێ و کە خالید لە هین نەشیاوە لە مستەوای بەرزی کوردەواریدا ڕۆشنبیرانی کورد ژیاوە کە خالید ئەندامی لیژنەی مەرکەزی حزب بۆ وەختێکە و لە بەغا لە هین بوو من لەبیرمە مەسەلا لە نەورۆزی 69 لە بەغا خۆی پێشمەرگەی گوت وەرانی پێشمەرگەی گوت و ئەو نەورۆزەشی گوتەوەی کە هەر ساڵە نەورۆز بێتەوە مژدێکی خۆش دێنێتەوە دوایەکە مەجال بوو دەیخوێنینەوە لەبەر ئەوەی کا خەرید یعنی هونەرمەندێک نەبوو وەکو لاسا بکاتەوە یان هین دوم کا خەرید بەڕاستی لە فۆلکلۆریشە شارەزا بووە ینی ئەوە من شتێک هەیە لە هینە حەز دەکەم ئیشادەی پێ بکەم کە خالید یەکەم کەسە پەخشانێکی لە فۆلکلۆری کوردیدا دۆزیوەتەوە کە بەڕاستی زۆر گرینگە بەڵێ کاکە شێخیان دێنەوە سەر باسەکەمان لەسەر مامۆستا خالید دلێر دوای ئەوەی کاک حەمید و کاک سەرخان شعرێکی ترەکەن بە میوان فەرموون درۆیە گەر بڵێم ئاگام لە خۆیە بە گیانی تۆ بە چاوی تۆ درۆیە مەگەر هەر خۆم بڵێم چۆن هەست و هۆشم تەریوی خۆم پەپولەی دەوری تۆیە لەگەڵ تا خۆم نەژیم ئەی بۆ خەیاڵم بەلا تا بەرنەدەم دەبڵێ لە بۆیە لە باخی جوانی تۆدا
وا لە گەشتە هەنێ جار پەرت و ئاڵۆز هەندێک هۆیە هەنێ جار مەستی بادەی چاوەکانی دەور تەنراوە بە بەرژانگ و برۆیە خەیاڵیشم بەرامبەر چاوی مەستت مەلۆچکەی بەردەمی باز و هەڵۆیە قژی بۆن خۆش و نەرمت وا لە دەستیە هەنێ پەخشانە هەندێ جار مەڵۆیە لە چێشتندایە دەم تامی خەیاڵی مژی گۆناتە یا نوقڵی کڵۆیە دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە خۆش بێ کاک سەرخانگیان کاکە شێخگیان وەک وەزانین مامۆستا خالی دلێر زۆر ورد بۆ لە دانانی ئاوازەکانیە کاتێ ئاوازێکی داناوە یا بە خۆی وتوێتی یا خۆ دیاوێتی بە هونەرمەندێ کە لەگەڵ ڕۆحی هونەرمەندەکە ئاوازەکە لەگەڵ ڕۆحی هونەرمەندەکەیە بگونجێ هۆکاری ئەمە چی بووە؟ وەڵا من دەمەوێت ئەوەت بۆ باسکەم خاتون بەڵێ بۆ شاعیر ئەگەر ئاواز بزانێ ئاواز دابنێ و دەنجیشی خۆش بێ بە گۆرانی بیڵێ بۆکو دەڵێت سەبەبێک هاسانکاریەکی زۆرە بۆ شعر بکەیت بە پێچەوانەشەوە ئەگەر ئاوازدانەر و دەنگخۆش بێ شعری باشتر دەتوانێت چونکە بڕبڕەی پشتی شعر ئاوازە وەنیا ئەگەر سەرواشی نەبێ ئاوازە لەبەرەوە کاکخانی لەوەدا زۆر مسەیتر بووانە کە دایناوە بۆ خۆی وتونی یان وتونی دایان داونەتی یەک کەسێکە لەگەڵ ئەم ڕوحیەتە لەگەڵ ئەم جەوەدا بگونجێ ینی بۆیە لەبەر ئەوە کاکخالیت لەو مەسەلەیەدا سەرکەوتوو بووە زۆریشی بۆ خۆی وتون دوای وە بزانم هەندێکی داوەتە خەڵاتی کچی هەندێکی داوەتە خەڵکی تر لە عباس محەممەد عباس محەممەد زۆر تۆفیق عباس لە کەرکووک بەڵێ لە کەرکووک بۆ عباس ئەوانە ئەوانەش ئەوە نییە کە خەرید بەڕاستی لە کە لەگەڵی دادەنیشتی مستەوای لە تۆ بەرزتر بوو یعنی تۆ معجب دەبووی پێی سەرسام دەبووی پێی حەزت دەکرد وەک وا بڵێەوە یعنی مەسەلە مە باسی لە سیاسەتا ئێمە هەموو تەلەبە مجیری دوای وانین 12 ساڵ بەڵام کە دەماندی یعنی کە لەگەڵیشمان نەبوو لە فکر و لە سیاست و هینە هەروەکو مامۆستایش خۆت سەیری دەکرد شتی نوێی پێ بوو شتی پێ دەگوتی لە ئاواز و هینە کەس لە ئەوها بوو ئەو لەو خەڵکانە لەو گۆرانی بێژانەی خۆمان مستەوای زیاتر بوو چاکتری لێ دەزانی ئاوازەکەی خۆشتر دەردەهێنا و ئەگەر هەر سەغڵەتیش با خۆی دەیگوت بێگومان ئەمە ئەم توانایە لە چیەوەیە یعنی من هێندەی لەبەر چاوم بۆ ئەو چواردە کتێبی هەیە کتێبەکان بەڕاستی گزنجی هەتا و خلەو بلە کەوای ئەکرای بەڵێ ئاگر و گوڵ بەرەو لوتکەی ئاوات وتار و چاوکەی کوردستانی جنوبی ئەوەژی چێک لە ئەو کتێبانی کە بە زمانی عەرەبی نووسیوێتی بەڵێ کە ئەوە کتێبێکە وەکو لێکۆڵینەوەیەکی سیاسیە بەڵام لەگەڵ ئەوە شاسی دەکەین سی ئاوازی هەبووە کە یانزەیان سرود بووە ئەمە بە کەسێکی لێ هاتووە کرێ بەڕاستی ئەمە بە کەسێکی ئاسایی ناکرێت بەڵێ وایە کاک خالید بەکو عەرزم کردی یەک لەوانەیە پیاوە مثقەفەکان بووە و لە مستەوای دائیمەن وەکو ئەگەر قیادەش نەبێ لە مامۆستا بووە لە سیاسەتیشا لە هونەریشا و دوای زۆری خوێندۆتەوە یعنی خۆ ئەو مثقەفێکی احتیاجی نەبووە و مثقەفێکیش نەبووە هەیە مەسەلە لە سیاسەتە زۆری دەزانی هەمان بووە لەو حرەکەی کوردیدا لە جوڵانەوەی ڕزگاری خۆش بەڵام باسی مەقامێکت کردبات نەیدەزانی قسەی لەسەر بکە باسی شعرێکت کردبات نەیدەزانی قسەی لەسەر بکە بەشکا خالید هەردوو جانیبەکەی هەبووە هەم ئەدەب و شعر و نەسر و خوێن و هەم گۆرانی و مەقام و ئەمانە یعنی وەکو مامۆستای قسەی لەسەر دەکات مەسەلە لەسەر شعر باسی شعری کۆن و نوێ و ئەمانە کە دەهێنێ ئەم وەکو لوتکەی و ئەم وەکو قەتچایە و تێگەشتنی شعر ئەبتەی گەشت و دەین بووە جا لەبەر ئەوەی وەکو دەڵێ مامۆستا مسەیتر بوو لەسەر ئەوانە و لەو ڕۆژگاریشدا نمونەی ئەو کەم بوو ئێستا خەڵکەیە وەنیە دەیان مەحەدی فەنیمان هەیە و کولیات هەیە و خەڵک پێگەیشتووە و ئین دەبوون بەڵام ئەوسا بەڕاستی ئەمانە دانسقە بوون هەندێکیان هەر بە هیر خۆیان فێر ببوون مەسەڵەن مامۆستا عەلی مەردان و ئەمانە
بەڵام هەندێکیش کا خالی لەگەڵ قابلەتی خۆیان و لەگەڵ دەنگخۆشی خۆی و لەگەڵ خزمایەتی لەگەڵ تایار تۆفیق و لەگەڵ شێخانیەکان لە کۆیە بەعام لە ڕۆژ ئاوای کۆیدا دەنیشن و ماڵەکانیشیان دەشارێت بەڵام ئەوانە لە ئەفلا لە شێخانەوە هاتوون هەندێک ئەڵێن یەزیدی بوون هەندێک دەڵێن نا هەر مسلمانون بەڵام دووسیان لەگەڵ خۆیان هێناوە حەیران و لاوک یعنی ئەوە لە وڵاتی ئێمە نەبووە ئەمە لەگەڵ ئەو شێخانەکان 500 ساڵ پێش ئێستا کە هاتوون حەیران و لاوک هاتۆتە وڵاتی کۆیە و هین بووە ئەجا خەری لەگەڵ ئەو جەوەشان نزیکە یعنی لە هینە تاریخیەکە و فۆلکلۆریە و شعبیەکەشدا شارەزایی تێدا هەیە. بەڵێ کاکە شێخگیان دیارە چەندێک باسی مامۆستا خالید لێر بکەین بە بەرنامە و دوو بەرنامە کۆتایی نایە ئەمانەوێت لە کۆتایی بەرنامەی قەلەندەرخانەیە زۆر سوپاسی ئامادەبوونی بۆ ڕێز بکەین زۆر سپاس بۆ ئەو هەموو زانیاریانەی کە لەسەر مامۆستا خالید لێر پێت بەخشی لە شعرا کاک خالید جگە لەوەی پێشمەرگا ڕەنگە بڵێم دەستی هزار گەنجی کرد و بردیە شاق و چێ وەنیە کوردی کە سەریاڵی گرتن شعرێکی وای هەیە من مامۆستا خالید لێر لەو شعری پێشمەرگەی بە هەڵمەتنین لە نەورۆزەکانیشە دوسێ شعری نەورۆزی زۆر مهمی ئەوەی لە هەمەدار متوێتی هەر ساڵ نەورۆز بێتەوە مشتێک ساڵێک تریژوا داهاتەوە ڕۆژی نەورۆزی کورد هەڵاتەوە بەم هاتنەوەی نەورۆز ئەم جارش دەرسی تێکۆشاندا ئەداتەوە تا دوایی ئەوەی تری کە لە بەغا لە 69 توێتی هەر ساڵی نەورۆز بێتەوە مژدێکی خۆش دێنێتەوە کوردان دەبوژێنێتەوە هەتا ئاخری شعرەکە سێ-چوار شعری وای هەیە لە نەورۆزە و من یەک قسەشەیە ئەتوانم ئەگەر ڕێگام دەمبیکەم ئەم شعری پێشمەرگەی بە هەڵمەتین ئەوەڵ جار ئێمە لە سانەوی کۆیە بووین لە ساڵی 61 کاک حەمید بڵباسی مەحامی ڕەحمەتی ئەم شعری بۆ هێناین نازام لە شوێی دەستکەوت بوو ئیتر هات بۆکو ئاگر و پوش بڵاو بۆ بە هەموو شار و گەیشتە دەست پێشمەرگە و خەڵکی تێکۆشەریش کاکە شێخگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونێت ماندوومان کردی سەرچاومان هاتیەوە زۆر سپاسی کاک سەرخانی شەکەین بۆ ئامادەبوونی و زۆر سپاسی هاوکارم کاک حەمیدی شەکەم ئازیزانی قەلەندەرخانە بە سرودێکی جوانی مامۆستا خالید لێر پێشمەرگەی بە هەڵمەتین کە بووە بە مارشی شۆڕشی ئەیلول کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانەی ئەم شەومان دێنین تا دیداری دەهات و هەر شاد و سەرفراز بن پێشمەرگەین بە هەڵمەتین پاڵەوانی میلەتین پێشمەرگەین بە هەڵمەتین پاڵەوانی میلەتین شێری ڕۆژی زیلەتین لە پێناوی سەر بەخۆی کوردستان بەختەکەی ژیانمان و ماڵ و گیان لە پێناوی سەر بەخۆی کوردستان زۆری سەرکەش قەولی داوە کورد نەهێڵێ خاکی کوردستان بە بۆم باوچەک بکێڵێ زۆری سەرکەش قەولی داوە کورد نەهێڵێ خاکی کوردستان بە بۆم باوچەک بکێڵێ هەڵدێراون لەو کێوانە بوونەتە پەندی زەمانە هەڵدێراون لەو کێوانە بوونەتە پەندی زەمانە ئەم وڵاتە گۆڕستانی دوژمنانە ئەم وڵاتە گۆڕستانی دوژمنانە